یەکێک لەم دیاردە دەگمەنانەی کە لە جیهاندا هیچ یاسا و پێناسەیەکی توکمە هەڵناگرێ، ئەگەریش پێناسە هەڵگرێ ئەبەدی نییە. ڕەنگە شێعر بێ، بە واتایەکی تر شێعر کاری خۆی دەکا، هەر لەبەر ئەمەیەکە ناتوانین لە چوارچێوەیەکی تەسکی ماناییدا قەتیس بیهێڵینەوە، کە واتە هیچ پێناسەیەک بۆ شێعر ناتوانێ پێناسەیەکی ڕاستەقینە و دروست بێت. ئەگەریش ئەو پێناسانە بۆ شێعر کرابێ، ئەوە پێناسە گەلێکی شەخسی و تاکە کەسیە و ڕەنگە پەیوەندی بە زاتی سەرەکی شێعرەوە نەبێت. شێعر لە ڕووی تێئۆریەوە ڕەنگڕێژ ناکرێ، هەرچەند بۆ داڕشتن و بەردەوام خوێن نوێکردن تێئۆری پێویستە و شاعیر دەبێ خاوەنی پاشخانێکی دەوڵەمەندی فکری بێ. شێعر بە هیچ شێوەیەک دەستەمۆ ناکرێ. شێعر علم و زانست نییە، هەر لەم ڕووەوە لەگەڵ ئەقلانیەتدا بەردەوام لە مشتومڕدایە و شکڵە جۆرا و جۆرەکانی هێندەسی ناناسێ. تەنیا شکڵێک کە دەکرێ بۆ شێعر لەبەر چاوی بگرین شکڵێکی هێندەسی سەرسوڕهێنەر و سەیر و سەمەرەیە. شێعری نوێی کوردی لە کۆنەوە تا ئێستا قۆناغگەلێکی زۆری تێپەڕاندووە و بەردەوام و بێپسانەوە شێعر لە کوردستاندا نووسراوە و لە نێو هەموو چین و توێژەکانی کۆمەڵگادا هەر کەسە و بەپێی زانست و چێژی خۆی شێعری خوێندووەتەوە. لەو ناوەشدا هەموو شاعیرێک بە نوێرەی خۆی دەقی خۆی نووسیوە و خستوویەتە پاڵ کتێبخانەی کوردیەوە. جێی ئاماژەیە کە هەر شاعیرێک لە ڕوانگەی خۆشی بانگەشەی نوێبوونەوە و جیاواز نووسینی کردووە و هەستی کردووە کە بەشێکی کە لە جیهانی شێعری کوردی بە قەڵەمی خۆی دیتۆتەوە. شێعر گرنگترین تەوەری هونەری و کەلتوری لەناو کۆمەڵگای کوردستاندا بووە و لە کۆنەوە تا ئێستا شاعیران لە ناوەندی ئەو کەلتورەدا بوونیان بووە. شێعر جیهانێکی سەرڕێژ لە جوانیە و بەردەوام بۆ هەموو لایەنەکانی ژیان بە شێوازێکی کە دەڕوانێ و پێناسەیان دەکاتەوە. لە کەنار ئەوەشدا کاری شاعیران هەموو کات ئەستەمتر بووە لە هونەرەکانی کا، واتە شاعیر بەردەوام لەگەڵ مانە و ناوەڕۆکی هزر و وشە و هەروەها ژیانی مرۆڤایەتیدا لە مشتومڕدایە. قژی شێعر. هیچ شەوێکم پێشک نایە خەونم پێوە نەدیت پێتی، هیچ ڕۆژێکم نایەتە بیر بەژن و باڵایە ڕێک و پێکت چاوی دڵمی قەتیسی خۆی نەکرد بێ. هیچ کاتێکم لە یاد نییە تاڵی دەنگت لە تان و پۆم نەئاڵابێ و گەڵای گۆنات لق و پۆپی داری حەزمی دانەگرت پێ. باوەڕت بێ شنەی بسکت چۆپی و چەپیم بۆ ساز دەکا، ژوانی هەنیەت دەم بزوێنیە، زنەی لێوت سەوزم دەکا، لەرەی سنگت بێشکەی ئەشقم ڕائەژەنیە، شانەی دەستت قژی شێعرم بۆ دادێنیە، بە یادی تۆ بۆنم دەکرد. لە مێژووی مرۆڤایەتیدا گەلێک مرۆڤی وامان هەیە کاگەر ملیان بە پەتی سێدارەوە نەکرابێ و گەیشت بنە لێواری ئازادی لە ناو قیژە و هەرادا بێدەنگ بوون و لە ناو ڕۆشنایی ڕۆژدا لە بەرچاوان ون بوون. ئەمە هەر ئێستاش چارەنووسی هەزاران هونەرمەند و نووسەر و شاعیر و سیاسەتمەدار و ڕاستبێژانی ئەم جیهانەیە. ژان پۆل سارتر دەڵێت شاعران قسە ناکەن بەڵام بێدەنگیش هەڵنابژێرن، واتە حەدیسی شاعران حەدیسێکی ترە. بەڕاستی هەر بەو جۆرەیە، واتە شاعران بە جۆرێکی کە و بە ڕۆشنە نیگایەکی کە دەڕواننە هەموو بابەتێکی ژیان.
جاری وایە شاعر بە شێوەیەکی تەواو شاعرانە ئەو کارە دەکا، هەندێک جاریش بە شێوەیەکی ناشیانە و دوور لە هونەری جوانی ناسانە دەقی خۆی دەنووسێ، بەڵام بە دڵنیاییەوە خوێنەری کارامە و شعر دۆست شعری باش و خراپ دەناسێتەوە. عومەر سوڵتانی ناسراو بە وەفا یەک لەو شاعرانەی کووردە کە جێپەنجەی بەسەر شعری نوێی کوردیەوە دیارە و هەردەم دەقەکانی لە ناو مێژووی ئەدەبی کووردا دەدرەوشێتەوە. یەکێک لەو شاعیرە هەست ناسک و ڕچەشکێنانەی کورد کاک عومەر سوڵتانی ناسراو بە وەفا بوو. وەفای شاعیر و ڕووناکبیر ساڵی 1316 هەتاوی لە گەڕەکی خوڕینکی شاری بۆکان چاوی بە دنیای ڕوون هەڵێنا. لە پاش گەلاوێژی 1332 هەتاوی بە ناوی چالاکی سیاسی چەپ لە کوردستان بۆ ماوەیەک دەگیرێ. لەمە بەدووە و پاش قۆڕتبوونەوەی دۆخی سیاسی وڵات گرنگی زیاتر بە شێعر و ئەدەبیات دەدات. وەفا وەک شاعرێکی شۆڕژگێڕ و نوێخواز یەکەم بەرهەمی وەک کۆمەڵە شێعرێکی نوێی فارسی بە ناوی سرودێ پەرستوو بە زمانی فارسی لە ساڵی 1339 هەتاویدا بڵاو دەکاتەوە و لەم سۆنگەیەوە ئەگەرچی بە زمانی فارسیش بێ بەڵام لە یەکەمین شاعیرانی نوێخوازی کوردی ڕۆژهەڵاتە کە کتێبەکەی بڵاو بۆتەوە و لەو ڕوانگەیەوە دەکرێت بە یەکێک لە شاعیرانی پێشەنگی شێعری نوێی فارسی لە کوردستان بزانرێ. شێعرەکانی وەفا لەو کاتدا لە زۆربەی گۆڤارە بەناوبانگەکانی ئێران وەک ئادینە، خوشە، ئۆمید، فێردۆسی و هتت بڵاو دەکرایەوە و بە تەواوی ناسراو بوو. شاعری هەست ناسک و ڕچەشکێنی کورد وەفا لە ساڵەکانی 1350 هەتاویەوە ئیتر دەستی لە نووسینی شێعری فارسی هەڵگرت و بەو پەڕی تواناییەوە دەستی کرد بە کوردی نووسین و لە ڕاستیشدا لەم بوارەشدا توانی بەرهەمی بەپێز و ناوازە و جوان بئافرێنێ و بەداخەوە زۆر بە درەنگی کۆمەڵە شێعرە کوردیەکانیشی بە ناوی چەپکە گوڵ لەو چەند ساڵی ڕابردوو پێشکەش بە گوڵزاری فەرهەنگ و ئەدەبی کوردی کرا. گوندێک بوایەی پڕ لە خۆشەویستی و شەنگەژنی قەشخەنەیی، ماڵێکم لێ دروست دەکرد دیوار هەموو لە ئاوێنە، وێنەیەکتم هەڵدەواسی بە پشتێنێکی پەشمینە و کراوسێکی مەخمەرەوە، هەموو شەوێ تا ئەستێرە ئاوا دەبوو، لەگەڵ پلکەی کەزیەکانت ڕەشبەڵەکم لێ دەجێڕا، بەڵام ئێستا هیچیان نی و شاو کچێکی ئەفسانەیی و خاتوونێکی ئێسک سووکی. ئیزنم بدە شەوێک کە تا زەردەی شەبەق خۆشەویستیت بخێنمەوە و بێوەی چاوم بچێتە خەو، لە ئامێزی پڕ لە وشەی تەنیاییتدا بێشکەی ئەوینم ڕاژەنم. وەفا لە ڕۆژانی کپوکڕی سەردەمی پاشایەتیدا شعری دەگاتە رادیۆ دهلی لە هندوستان و پلەی یەکەم لە کێبەرکەی شعری فارسی زماندا بۆ خۆی مسۆگەر دەکات، بەڵام بەداخەوە لەبەر کۆمەڵێک هۆکار نەیتوانی بچێتە هندوستان، هەر بۆیە لە تاران لە باڵوێزخانەی هندوستان لە ڕێوڕسمێکی فەرمی و ئیداری دەوڵەتیدا جگە لە خەڵاتی تایبەتی 5 کتێب بە واژۆی جەواهیر لە ئەلنهرۆی وەردەگرێت. لە دەورەی سەربازیدا لە شاری مەهاباد بەرپرسی رادیۆی کوردی سەربازخانە دەبێ. وەفای جوانی پەرست ساڵی 1970 شارە جوانەکەی بۆکان بەجێ دەهێڵێ و 15 ساڵ بە خەیاڵی گەڕانەوە بۆ شارەکەی لە تاران دەژین. لە ساڵی 1996ەوە لە باوەشی بۆکاندا دەمێنێتەوە هەتا کاتی ماڵاوایی یەکجاری. وەفای شاعر هەم لە شعری کوردیدا و
هەمیش لە شێعری فارسیدا دەستێکی باڵای بووە. مامۆستا شەفیعی کەتکەنی نووسەر و شاعری ناوداری فارس لەو سەردەمەدا لەبارەی وەفاوە گوتوویەتی کە عومەر سوڵتانی یەکێکە لەو شاعرە بەتوانا و شوێندار و خاوەن هەستانەی کە لە فەزای ئیستای شێعر و ئەدەبدا بوونیان هەیە و دیارن. وەفا لەو شاعرە کوردانەیە کە لە ناو شێعری فارسیدا قسەیەکی بۆ گوتن هەیە. وەفای شاعر لە تەمەنی ئەدەبی خۆیدا لەگەڵ شاعرانێک وەکو نیما یوشیج، فەرەیدون موشیری و کۆمەڵێکی تر لە شاعران و نووسەرانی ئەو کاتی فارس دانیشتنی بووە و لەسەر مژارە ئەدەبیەکان گفتوگۆیان کردووە. وەفای شاعر هەردوو لایەنی کلاسیک و نوێی شعری ئەزمون کردووە و ئاسەوارێکی بە نرخیشی بۆ کتێبخانەی کورد مسۆگەر کردووە. پێگەی وەفای شاعر پێگەیەکی تایبەتە لە ئەدەبی کوردیدا. شعری وەفا شعری سروشتە، شعری ئاو و باو چنار و پێدەشتەکانی جوانی، شعری ڕووناکی و ئەوینە. شێعرەکانی وەفا بەردەوام گرێدراوی سروشت و جوانیە و هەموو دەم لە پەنجەرەیەکی ترەوە سەیری جوانیەکان و تەنانەت ناحەزیەکان دەکا. فەزای ڕۆمانتیک لە شێعری وەفادا فەزایەکی جیاوازە کە زۆر جاران لە ڕەهەندێکی ترەوە و لە ڕۆشنەنیگایەکی ترەوە دەڕوانێتی جیهان و مرۆڤ و ئاشتی و ئەوین، واتە دەربڕینێکی تایبەت بەخۆی، وەهاکە وشە لە دەست وەفادا دەستەمۆیە و بە جوانترین شێوە لە ناو دەقەکانیدا گیانی وەبەردێنێ. بەداخەوە لە بەرەبەیانی ڕۆژی یەکی سەرماوەزی ساڵی 1385 هەتاوی کاک عومەر سوڵتانی ناسراو بە وەفا دڵی پڕ لە هەست و شاعیرانەی لە زێدی خۆی بۆ هەمیشە لە لێدان کەوت و لە گۆڕستانی شاری بۆکان لە نزیک مەزاری شاعیری مەزن و ناوداری کورد مامۆستا حەقیقی لە ناو ئاپۆڕای خەڵک و نووسەران و شاعیراندا تەرمەکەی بە خاکی کوردستان دەستپێردرێ. مەرگی وەفای شاعیر بۆ جیهانی شێعر و وشەی کوردی خەسارەتێکی گەورە بوو. وەفا لەو شاعیرە بەتوانایانەی کورد بوو کە بەردەوام تا کۆتایی تەمەنی لە هەوڵی نوێکردنەوەی شێعر و زمانی کوردیدا بوو. خوێنەر لە زمان و شێعری وەفادا هەستی بە ژیانەوە و خۆشەویستی دەکرد.